خوێنەوەی کتێبە گشتی بۆی جەنجاڵبوونی ژیان و ئەو کاریگەریانەی کە تۆڕە کۆمەڵایەتیەکان و وێبسایتەکان لەسەر تاکەکان دایانناوە خوێنەرانی تا ڕادەیەک لە خوێنەوە دوورخستووەتەوە. بەڵام هێشتا دڵخوازانی کتێب هەن کە بازاڕی پێشەنگاکانی کتێبیان لە شوێنە گشتیەکان گەرم کردووە. من خوێندنەوەی کتێب ناتوان بڵم تەنها بابەتێکی دیاریکراوە، حەزەکەم خوێندنەوەکەم هەمە ڕەنگ بێت لە هەموو بوارێکا بێت و ئێستاش کە تێری کتێبەکانم کرد اختیاری ئەمەم کرد 1001 شەو تقریبان مودەیەکە ئەمەوێ بخوێنمەوە. خۆشحاڵ بم کە ئێستا لێرە توانیم دەستم کەوێت تقریبان لە 8 بەرگ پێک هاتووە، تەنها ئەمەم کڕی. ناوەندی ئەندێشە یەکێکە لەو ناوەندانەی کە بە بەردەوامی لە ناوچە جیاوازەکان پێشەنگاکانی بەداشکاندن و بەخشینی بێ بەرامبەری کتێب دەکاتەوە. خوێنەران ئەم هەوڵە بە گرنگ دەزانن و دوورکەوتنەوەش لە خوێندنەوە بە مەترسی دەزانن. بەڕاستی کۆمەڵگا ئێستا لە فەراغێکە ئاژی پێویستی بەوەی کە سەر لە نوێ بۆ جاری کتێب بگەڕێتەوە ناو دنیای خوێندنەوە. ئێمە هەمومان دەزانین بەڕاستی عێراق باسی عێراقەکەین، هەرێمی کوردستان ڕۆژگارێک بوو کە ئەیانوت میسریەکان بۆ نووسین و لوبنان بۆ چاپ و عێراق بۆ خوێندنەوە. یعنی خوێنەری عێراق خوێنەرێک بوو هەمیشە بە مێژووی شارستانەتەکان خوێنەرێکی دیار و هەمیشە تاقە و لیاقەیەکی ئەژگار فعالی هەبووە لە خوێندنەوە. زۆر چۆنەڵی بەهێز بووە لە خوێندنەوە، زۆر خاوەن وزەیەکی ئەژگار نەفەزرێژ بووە لە خوێندنەوە. ئەمڕۆ بەداخەوە یان ئیشی لەسەر کراوە. خوێنەرانی کتێب لە هەڵەبجە بە گرنگیەوە لە چالاکیەکان دەڕوانن بۆ ئەوەی ئەو پاشەکشەیەی کە لە خوێنەوە هەیە کەم بکرێتەوە. دەڵێن تەکنۆلۆجیا هەموو ژیانی هاوڵاتیانی داگیر کردووە بە جۆرێکە کە خوێنەران بەدەگمەن دەبینرێن لە شوێنە گشتیەکاندا. من بڵێ مەسەلا پاشەکشەیەکی زۆرە بە حکمی ئەوەی کە تەکنۆلۆژیا ئێستا ژیانی تاکەکانی داگیر کردووە. خوێندنەوەی کتێب ئەتوان بڵێم لە پاشەکشیای بۆ پێی کە ئێمە لە ناوەندی پەروەردەیی شاکارەکەین وەکو مامۆستا لە نزیک و ئاگامان لە خوێندکارەکانی خۆمان هەیە. بە پێی ئەو خوێندنەوە بە پێی خوێندنەوە گشتیەکەش ئەتوانم ینی حکمیەوە بدەم کە بەداخەوە ئێمە لە بواری کتێب خوێندنەوە لە ئاستێکی پێویستانین. ینی زۆر بەدەگمەن لە بازاڕە لە شوێنە گشتیەکانە لە ناو وەسایلی هاتوچۆ پاس و تەکسیوان ینی زۆر بەدەگمەن کەسێکە بینی سەرقاڵی خوێندنەوە بێت. بەڵێ من ئەم هەوڵەی دەستگای ئەندێشە زۆر بە باشە زانم کە ئێستا بە بۆنەی کۆمەڵێک گروپ و دەستگا و ڕێکخراو دروست بوون کە هانی خەڵکی دەن بۆ خوێندنەوە. ئەمە هۆکارێکی باشە بۆی کە خوێنەر زۆر بێت و هانی خەڵکی بدەن بۆ خوێندنەوە. لەگەڵەوەی هەموو جۆرەکانی خوێنەوەی کتێب لە ڕێگەی ئۆنلاینەوە بێت یاخود لە ڕێگەکانی دیکەوە کاریگەری ئەرێنی خۆیان هەیە، بەڵام خوێنەوەی کتێب بە شێوەی کاغەز کاریگەریەکانی زیاترە کە خوێنەر دەتوانێت بە ئاسانتر بخوێنرێتەوە و بگەڕێتەوە بۆ سەر چاوەکان. دەژوترێت خوێندنەوە ئایندە و دنیابینی مرۆڤەکان گەورەتر دەکات. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.